سڵاتان لێبێ بەڕێزان. ئەمڕۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بەستراوە. کۆمەڵێکی زۆر لە ئەندامانی کۆنگرە وردە دێن بۆ کۆنگرە و لێرە جارێکی تر کۆمەڵی ئیسلامی نوێەکەنەوە. بەنامەیەم جارە من دەمەوێ هەندێک لە ئەندامانی کۆنگرە لە گەنج و خوشکان و ئەندامانی سەرکردایەتی و مەکتەب سیاسی و یعنی بە تێکەڵی ئەو کەسانی کە لە ناو کۆمەڵی ئیسلامی کار دەکەن وەریانگرم بزانم لەسەر کۆنگرە چیم پێ دەڵێن. کۆمەڵ ئەتوانێت نەفەسی تازە و خوێنی تازە بێنێتە ناو ئیش و ئۆرگانەکانیەوە تا چەند کۆمەڵ ئەتوانێت بۆ 4 ساڵی داهاتوو بە پلان و بە پرۆژەینەوە کار بکات و زۆرترین خەڵک لە چواردەوری خۆی کۆ بکاتەوە. لەگەڵمانە من ئەوانە دوێنم ێوەش بینەری بەرنامەکە بن. جەنابەت وەکو ئەندامێکی سەرکردایەتی و کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی پەیام چێ لە کۆنگرە؟ پەیامم بۆ ئەندام و کاگیرانی خۆمان بەتابەت ئەندامانی کۆنگراوەیە کە ئەمڕۆ ڕۆژێکی هەستیارە هەوڵ بدەن بە پێی تێگەیشتنی خۆیان بە پێی شارەزایی و ئیطلاعیان لەسەر بارودۆخەکە هەوڵ بدەن سەرکردایەتیەکی بەهێز شارەزا لێهاتوو هەڵبژێرن ئایندەی 4 ساڵی داهاتووی کۆمەڵی ئیسلامی بسپێرن بە کەسانێکە جێی ئومێدی ئەوانن. هەرچەندە سوپاس بۆ خۆیانی کاندیدەکان هەمووی زیاد لە 20 ساڵە لەناو ئەو کاروانەدان، بەڵام دیارە جیاوازی شێ لە نێوان بەپێی ئاستی و توانایان و هەروەها پەیامم بۆ ئەندامانی تری کۆمەڵی ئیسلامی هەیە کە ئەندامی کۆنگرە نین، متمانیان بەو خەڵکی خۆیان هەبێت کە ئەمڕۆ هەم سەرکردایەتیەکی بەهێز هەم پەیڕەوێکی گونجاو بۆ لەگەڵ بارودۆخی ئێستامان ئینشاءالله پەسەند دەکەین خوا پشتیوان بێت. مامۆستا هەمیشە لە کۆنگرەی حیزبەکانە کە باسەکرێ باسی کەسانی تازە و نەفەسی تازەی کە دێنە ناو کۆنگرەکرێ. پێت وایە لەم کۆنگرەیە کۆمەڵی ئیسلامی توانێت کەسانی نوێ بێنێتە ناو سەرکردایەتەکەیەوە ناو مەکتەب سیاسیەکەیەوە بۆی بە نەفەسی تازەوە بە پلانی تازە و ئیش بۆ 4 ساڵی داهاتوو؟ بە دڵنیاییەوە دیارە ئێمە ئیش لەسەر ئەو ئەکەین و هەوڵ بۆ ئەوە دەدەین، یعنی خوێنی نوێ و گەنج بێتە پێشەوە، بەڵام دیارە ئەوە بە شێوەیەکی حتمما نسبی دەبێتن ئەو بارودۆخە. یعنی ئەوە نییە کە تۆ بڵێ چینی گەنج بێتە پێشەوە ئەوەی چینی بە تەمەنەکانە فەرامۆش بکرێن. دیارە ئێمە پێویستمان بەوە بە ئەزمون و خیبرەی شارەزایی کەسانی پێشوو کە سەرکردایەتی پێشوو هەیە و هەروەها پێویستیمان بە چینی گەنج و لاویش هەیە. ئومێد دەکەم من بەش بە حاڵی خۆم کە بەشە لە سەرکردایەتی داهاتوو لە سینی گەنجان بێت. کۆتا پرسیارم پێشبینی چییە بۆ ئەنجامی کۆنگرە و دوای کۆنگرە؟ لە چ ڕوویەکەوە؟ لە ڕوویەوەی ئایا کۆنگرە ئەتوانێت کۆمەڵی ئیسلامی بە پلان و بە شێوازێکی جیاوازتر لە 4 ساڵی ڕابردوو دەرخات لە دوای کۆنگرە بۆ 4 ساڵی داهاتوو؟ بە دڵنیاییەوە من لەبەرەوەی لیژنەی نووسینەوەی ڕەشنووسی پەیڕەوی نێوخۆش بووم، ئەمە بە وردی دیراسەی و بابەتەمان کردووە کە پەیڕە بە زۆرێک هەموار کراوەتەوە کە لێرش تەبعاً دەنجی لەسەر دەدرێت پەسەند دەکرێتن کە گونجاوێ لەگەڵ داهاتوو خوا پشتیوان بێ ئینشاءالله. شنۆخان جەنابەت وەکو ئەندامێکی کۆنگرە لە بەشی خوشکان پەیام چییە لە کۆنگرەی چواری کۆمەڵی؟ بە بۆنەی کۆنگرەی بەستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی زۆر پیرۆزبایی لە هەموو ئەندامانەکەین کە ئەمڕۆ توانیمان بە سەرکەوتوی کۆنگرەی چوارەم بەڕێ بکەین و هیوادارین لەوەی کە ماومانە بتوانین ئەوەی کە ئەو ئەجەندایی کە کۆمەڵی ئیسلامی هەیەی و ئەو بەرنامەی کە هەیەی بەتابەتی بۆ خوشکان بتوانین بە تەواوەتی کاری لەسەر بکەین بۆ داهاتوو. شنۆخان و کۆزانین واقعی هەرێمی کوردستان بە جۆرێکە زۆربەی حیزب و لایەنە سیاسەکان لە کاتی بەستنی کۆنگرەیان لەو کاتێک کە کۆنگرە بەستن کێشە دروستە بێت. ئەندامانی بۆ نمونە ئەوانەی خاوەنی پلەوپۆستن کە دەرنەچن کێشە دروستەکەن وازە هێنن یاخود کۆنگرە بەستنەکە دواخەن، بەڵام ئەمە لە ناو کۆمەڵی ئیسلامیە کەمترە بینین. پێشبینیەکەی کۆمەڵ لەم کۆنگرەیە بتوانێن خەڵکی تازە و نەفەسی تازە بێنێتە پێشەوە و زیاتر ئەو کەسانەی کە نەفەسی تازن لە ناو کۆمەڵا پلەوپۆستیان پێ بدەن؟ کۆمەڵی ئیسلامی توانیوێتی بەپێی ئەو ویستەی خۆی بێتە پێش. کۆمەڵی ئیسلامی ئەتوانم بڵێم حیزبێکی جەماوەریە، حیزبێکە جێ و مەکانی خۆی کردوتەوە لە ناو دەرەوەی کۆمەڵی ئیسلامی. ئەمە بەڕاستی جێ دڵخۆشیە بۆ هەموو لایەکمان و ئومێد دەکەین لە داهاتووشدا لە دوای کۆنگرەش هەر بە هەمان شێوە بێت.
هەموو ئەندامانی کۆمەڵ ئیسلامی ئەتوانم بڵێم طموحیان هەیە لەوەی کە بتوانن لە کارەکانیانە بچنە پێش بەدەر لەوەی کە تۆ کارێک بکەی کە لە بەرامبەرەکەت بشکێنی ئەمە لە ناو خودی کۆمەڵ ئیسلامیە ئەتوانم بڵێم بوونی نییە هەر لە مامۆستا عەلی باپیرەوە هەتاوەکو خوارەوە بە نەفەسێکی دوور و درێژ بە تێڕوانینێکی جوان بە ئایدیایەکی باش ئێمە ئەتوانین ئەو کۆنگرەیە بەرەو پێش بەرین و بتوانین لە داهاتووە و ئەوەی کەماوە بڵین ئەمڕۆ وەسبینێ ئیشی باش لەسەر ئەو ئەدابکەین بەتایبەتی بۆ خوشکانێمە ئەوە زیاتر مەبەسمانە قسەی لەسەر قسەم لەسەرەوە بۆ بکەی تا چەند کۆمەڵ گرنگی بە بەشی خوشکاندا و ئەم کۆنگرێژ بە تایبەتی چی ئەکا بۆ بەشی خوشکان کۆمەڵ ئیسلامی زۆر گرنگی بە کاروباری خوشکان ناوە ئەوە بۆ خۆی بەدەرلەوەی کە خوشکان پێگێکی بەهێزیان هەیە لە ناوخودی کۆمەڵی ئیسلامیە وتوانیانە جەدەستیان دیار بێ ئەمە خاڵێکیش کە کۆمەڵ خۆی ئەو گرنگی پێیاوە لە 125 و ئێمە توانین داوای زیاتریش بکەین هەرچەنە ئەو ڕێژەیە دیاری کراوە بەڵام ئەتوانم بڵێم ئافرەتان طموحیان هەیە لەوەی کە بێنە پێش ئەگەر لە ناو حیزبەکانی ترا بڵین ئافرەتان بە ڕێژێکی کەمترە توانم بڵم کۆمەڵ ئیسلامی یەکێکە لەو حیزبانی کە گرنگی بە ئافرەتدا و ئەتوانێت ئافرەت یعنی بێنێتە پێش لە داهاتوودا و بە تایبەتی لەم کۆنگرێتە کۆمەڵ ئیسلامی چوارەمین کۆنگرەی خۆی بەستێ پەیامت چییە چ پێشنیاری شتێ لە کۆنگرا کە بتوانی پێشکەشی بسم الله الرحمن الرحیم دیارە کۆنگرەی کۆمەڵ ئیسلامی بە چەند هۆکارێک دواخرا بەڵام الحەمدوللا ئێستا بەرەو ئەواچی کە ئینشاڵڵا کۆنگرە بە سەرکەوتووی ئینشاڵڵا ئومێدەکەین سەرکەوتوو بێت لە کۆنگرەیە دیارە کۆنگرە هەموو کاتێککە ئەبەسرێت هیوا و ئاوات و ئومێدی ئەندامانی ئەو حیزبەیە ئێمەش هیوا و ئاوات و ئومێدمان ئەوەیە کە ئینشاڵڵا کۆنگرە بە سەرکەوتووی ببەسرێت و بەرەو پێش بچێت ئینشاڵڵا پێ دوای ئەم کۆنگرەیە ئەتوانێت کەسانی نوێ خوێنی نوێ بێنێتە ناو کۆمەڵی ئیسلامیەوە لە ئەنجومەنی سیاسەکەی لەسەر کردایەتەکەی بەڵێ دیارە کۆنگرە و ئەندامانەی کە خۆیان مڕەشەح کردووە ئەلحەمدوللا کۆمەڵە ئەندامێکی زۆر باش و چالاکن و ئیش و کاریان دیار بووە و ئەندامانیش بە بەرچاوڕوونیەوە ئەلحەمدوللا ئەندامانی خۆیان هەڵەبژێرن کە بریتین لەو ئەندامە کۆنانەی پێش و وەزایدەن کەسانی تازەش هاتنتە پێشەوە کە ئەلحەمدوللا ئەندامی چالاک و باشن 4 ساڵی داهاتووی کۆمەڵی ئیسلامی لە دوای کۆنگرە چۆن ئەبینی پێت وایە توانێت بە سیاسەتێکی جیاواز لەمەی پێشوو کار بکات یاخود نەخێر ئەوەی چۆن هاتووە راوە بۆ شێواز هەنگاوانێ پێشبینی چییە بۆ دوای کۆنگرەی کۆمەڵ بەڵێ ئینشاڵڵا پێشبینیمان گەشە ئینشاڵڵا چکای ئەلحەمدوللا کۆمەڵی ئیسلامی تاکو ئێساکە ڕابردووی دیارەوە داهاتووشی ئینشاءڵڵا بە پشتیوانی خی گەورە و بە هیمەتی ئەو ئەندامانەی کە هاتوونەتە پێشەوە ئومێ دەکەین کە ئینشاءڵڵا داهاتوویەکی گەشی هەبێت و سەرکەوتوو بێت وەکو ئەندامێکی کۆنگرە پەیامت چییە لە کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی وڵی پێم ئەوەیە بەحقەت گەشە زیاتر بە کۆمەڵی ئیسلامی بدرێتین یعنی ئەو کاری ڕابردوانی کە خارە لاوازەکانیان هەیە زیاتر بتوانن دەنیشتان بکەن و تاکو بەهێزی بکەن و خارە زابیەکانیشیان بەهێزتر بکەن ڕابردوەکانی خۆیان کە ئیشەکانیان بدرێن ئەو بتوان پەرە بە ئیشەکانیان بدەن ئینشاءڵڵا وەکو زانین هەمیشە کۆنگرە بۆ ئەوەیە کەسانی تازە و خوێنی تازە و گەنج بێنە ناو ئەنجومەنی سیاسیان وا بڵێن سەرکردایەتی پێت وایە کۆمەڵی ئیسلامی ئەتوانێت کەسانی تازە بێنێتە پێشەوە و سەرکردایەتیکی خۆی بسپێرە بەو کەسان و نەفەسی تازە وڵا بە حقت کۆمەڵی ئیسلامی کە بڵێن تەیاری ئیسلامی لە کوردستان دەبی بە فراوانتر بیرکراتەوە هەر لە بازنەیەکدا نەبێتن بتوانین بە فراوانتر لەبەوەی فراوان بووە زیاتر بیری فراوانتر بکات و زیاتر بتوانێتن گەشە بە گەنجەکان بدات ئێتمامیان پێ بداتن بێنە پێش تاکو بتوان لە سێکتەرەکان حزب ئیشخوان خزمەت بکەن بەرێ کۆتا پرسیارم پێشبینی چییە بۆ دوای کۆنگرە کۆمەڵی ئیسلامی ئەتوانێت لە دوای کۆنگرە 4 ساڵی داهاتوو بە هێزێکی تازەوە بە کۆمەڵی پلانی تازەوە ئیش بکە بەرە و گەشە سندنی زیاتر بڕات وڵی ئیسان دەبی گەشتبین بیتن بە حقن ئیسلامی مسلمان دەبی گەشتبین بیتن ئێمەش بە حقت بەو تەوژمە ئیسلامی بە کۆمەڵی ئیسلامی گەشتبینین یعنی هەر ئیشێشی دەکەن لە هەر ڕوەچەوە ئەمە خێرە خێری قیامەتەوە لە دوایش ئەو دەستە جەمعیە الحەمدولillah دڵمان پێخۆشە بەرەو فراوانبوون دەچیتن ئەگەر برێن
کۆسپ و تەگەرێکی زۆر هاتبیتە پێش بەڵام ئەلحەمدولیلا لە گەشە سندندایە و خەڵک زیاتر متمانەی پێ دەکەن لە هەموو ڕۆکەوە ئەلحەمدولیلا. هیوادارمام کۆنگرە سەرکەوتوو بێ و بڕیاری باشی تیا بدرێ و ئاندەیەکی گەشتر و ڕووناکتر بۆ کۆمەڵی ئیسلامی و کەسی باشی لە شوێنی شیاوە دابنرێ و هەمویان شیاون لەخوا بەزایە بەزیتر کەسی زیاتر ئەوەی کە ئەتوانێت ئیشەکە بەڕێوە بە و کە مەجای هەیە دەنگی پێ بدرێ و بچرێتە ئەو شوێنانە ئینشاءڵڵا. وەکۆ زانین هەمیشە خوشکان بەشداری کارایی با بڵێن ئیش و کاروباری کۆمەڵی ئیسلامی بوون بۆ ئەم جارە تا چەند گرنگی بە لایەنی خوشکان دراوە کە بتوان لە ناو کۆمەڵا زیاتر فراوانتر بن ئیش و کارەبارەکانیان دەسەڵاتی زیاتری پێ بن. وڵای تری داواکارم لە ئەو بەرپرسە بە ڕێزانە کە زیاتر گرنگی بەکاری خوشکان بن خۆتان دەزانن کە یعنی ئیشەکە بەبێ خوشکان ناکرێ ئەبێ ئیلا خوشکانی لەگەڵا بێ و زۆرتر ماندوو ئەبن خوشکان ببنەوەی ئیشی ماڵیشیان هەیە و ئیشی دەریشیان هەیە یعنی لە کاتی خۆیان ئەبڕن کە یەن بۆ ئەم ئیشانە بۆ ئەم داو و بانگەوازای بۆ کۆمەڵی ئیسلامی هەم لە بەرخاتی خۆیان نێتمان لەبەر خوایە بەڵام میتر ئەوەی تایە یعنی ئەرکی ماڵ و مناڵ و مێرد و میوان و هەموو شتێکەکەوێتە سەری و لەو لاشەوە بێ بە چاوێکی کە سیر بکرێ بۆ ئەوەی بەچاوی ئەوەی کە بەڕێزەوە یعنی بۆ ئیشەکانی بڕوانرێ. پێ وایە کۆمەڵی ئیسلامی ئەتوانێت بۆ ئەم جارەی شۆک و جارانی پێش و خەڵکی تازە و نەفەسی تازە بێنێتە ناو سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسی و ئۆرگانەکانی خۆیەوە. ئینشاءڵڵا بەو هیوایە خەڵکی تازە ژێتە ناوە و خەڵکی کۆنیشی هەرتیا ئەمێنێ بەو هیوام ئینشاءڵڵا خەڵکی باش و نەفەس درێژ و بەتوانە و ئەو کەسانە هەڵبژێرە ئینشاءڵڵا. مامۆستاگیان سڵاو لێبێ جەناب بتوەکو ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی پایەمت چیە لە کۆنگرە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. وڵا پێیان من ئەوەیە یەکەم داواکەم لەخوای گەورە ئەم کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ و بە هەندێک ڕاستپاردە و ئەنجامی باش بۆ ئیسلام و بۆ میلەتی کورد کۆتایی پێبێ و بڕگە و فەقەرەکانی کە تایە باسەکرێ بە ئەو جۆرەی کەواکو باشترین و سەرکەوتوترین شێوازە بۆ بەڕێوەبردنی کاری کۆمەڵی ئیسلامی دەنگی لەسەر بدرێ و ئەو سەرکردایەتی و قیادەی هەڵەبژێرێ خەڵکی شایستە و گونجاو و لە مستەوای ئەو کار و ئەرکە گەورا بن کەواوکو کۆمەڵی ئیسلامی لە داهاتوایەوە بیکە پاشان بۆ داهاتووی ئەم میلەتە ئەم هەرێمە بەڕاستی لە مستەوای ئەو حەدەسە گەورا بن سەرکردایەتەکەی عەقڵ و بیرکردنەوە و تێڕوانیان بەو جۆرە بێکەواوکو بتوانن بەرژەوەندی گەورەی ئەم میلەتە و ئەم هەرێمە بەدەست بێنن و پشتیوانێکی باش بن بۆ میلەتەکەیان بۆ هەرێمەکەیان. زۆر باش مامۆستا هەمیشە ئەزانین حیزبەکانی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی هەتا کۆنگرە دەبەستن ڕەنگە زۆرجار مشکلیان بۆ دروست بێ کۆنگرە دواخەن کێشەیان بۆ دروست بێ تا کۆنگرەکانە بەستن. یەکێک لە هۆکارەکان ڕەنگە پەیوەندی بۆ پلە پۆستانە هەبێ کە با بڵێن کەسانی پێشوو لە حیزب باوەریان گرتووە بەڵام کۆمەڵی ئیسلامی تا ڕادێکەم کێشەی زۆر کەمترە بە ئاسانی 4 ساڵ جارێک ئەگەر هیچ گرفت دروست نەبێ کۆنگرە بەستێ. پێت وایە ئەندامانی کۆنگرە ئەتوانن گەنج و خوێنی تازە بخەنە ناو سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسی کۆمەڵەوە؟ بەڵێ ئێمە گەر سەیرێکی کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی بکەین بەشێکی باشی ئەو کەسانە هاتنە سەرکردایەتی و هەمویان گەنج بوون. گرنگ ئەوەیە ئەو کەسەی کەوا کار و وەزیفەکەی PSPێری ئەکرێتە سەرکردایەتی و بەرپرسی ئۆرگانەکان خەڵکێک بێ لە ڕووی ئیلتیزامی ئیسلامی و لە ڕووی لێهاتەوەی و لێوەشاوەی کارەکەەوە لێوەشاوە بێ تەو علاقی بە یعنی تەمەنێکی دیاریکراوە نی علاقی بە ئەوە هەیە کە کەسەکە گونجاو بێ لێهاتوو بێ شایستە بێ وەکو قورئان فەرمێ القەوی الئەمین بێ یعنی هەم ئیشەکەی پێ بکرێ هەم ئەمین و دەستپاک بێ لەبەرەوە هەر تەمەنێک بوو ئاسایی ئەو کاتێ ئێمە نابێ بڵێن بیکەنە پێوە هەرە بێ خەڵکی بە تەمەن بێ هەرە بێ خەڵکی گەنج بێ هەردووکیان هەرە گونجێ تیان نابێ هەم لە خەڵکی بە تەمەنیش هەبێت کە ئەزمموی هەیە هەم لە خەڵکی گەنجیشە کە خەڵکی گەنج توانا و زە و تاقەی زیاترە و ئەسڵەن ئەبێ ئەم کۆمەڵی ئیسلامیش کە عمر و تەمەنێکی زۆری گوزەراند و ئەی گوزەرێنێ ئەبێ وردە وردە خەڵکە گەنجەکەش بێتە پێشەوە ئایانی نابێت تۆ هەر قەتیز بێ لە کۆمەڵی خەڵکە بەڵام خەڵکی شایستە خەڵکی لێهاتوو خەڵکی لێوەشاوە نەک
هەر گەنجیش پێوە نیە چکە گەنجیشەیە شتی لێ نایە. کۆتا پرسیارمە کورتی مامۆستا پێشبینی تۆ وەکو لە ڕووی سیاسیەوە وەکو کەسێکی خاوەن ئەزمون لە ناو کاری حیزبیە بۆ 4 ساڵی داهاتووی کۆمەڵ چی؟ من پێشبینی یەکەم کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی داهاتووە زیاتر خۆی بچەسپێنێ لەم هەرێمە، زیاتر گەشە بکە، زیاتر لە کایە سیاسیەکانە بچێتە پێشەوە، لە کایە کۆمەڵایەکانە پەل بەهاوێژێ، زیاتر کۆمەڵی ئیسلامی ببێتە حیزبێکی مؤسساتی و زیاتر جێگیر بێت لەسەر مؤسسەکان و لە هەندێک شتی تر کە نامؤسساتیە مەسا وردە وردە دوور بکەوێتەوە، ئەمە ژوای لەکە بێتە حیزبێکی کاریگەر لەسەر ساحەکە هەم بۆ تەوژمی ئیسلامی هەم بۆ هەرێمی کوردستان و میلەتی کوردیش حیزبێکی کاریگەر و بەتەسیر بێت. سوپاس بۆخوا کە ئێمەم کۆنگرێ گەشتینە کۆنگرەی چوارەم، هەڵبەتە هەموو حیزب و ڕێکخراوێک کۆنگرەی خۆی ئەبەسێ، ئەم کۆنگرێ بۆ ئەبدەیتی ئیشوکاری حیزبی خۆیەتی 4 ساڵی ڕابردوو چک هەڵەیەکمان هەبوو بێ، کەم تەرخەمیەکمان هەبوو بێ، داخرانێکمان هەبوو بێ لە کاری حیزبیە، هەوڵ دەین بۆ 4 ساڵی ئایندە خوای گەورە پشتوپەنامان بێ ئیشوکاری باش بکەین، کۆمەڵ بە ڕووی جەماوەرە فراوان بکەینەوە بەڕاستی، ئەمە لە ئیشوکاری حیزبی خۆمانە چه هەڵەیەکمان هەبوو بێ دەست بخێنە سەر هەڵەکان انشاءالله، هەوڵ بین بزانین چی بۆ کۆمەلگای ئێمە لەم ڕۆژەیە کە لە کۆمەلگای ئێمە بە قەیرانی داراییە، قەیرانی ئەخلاقە بەڕاستی تێ ئەپەڕێ، هەوڵ بین ئیشوکاری حیزبیمان لەوە چۆ بکەینەوە انشاءالله. مامۆستا و کۆزانین واقعی هەرێمی کوردستان بە جۆرێکە حیزبەکانی جیاواز لە کۆمەڵی ئیسلامی ڕەنگە بە ئاسانی نەتوانن کۆنگرە ببەستن یا زۆر جار کێشە دروست بوو هەتاوەی کە کۆنگریان بەستەوە، بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەوە چوارەمین کۆنگرەی خۆیە بەستێ. کۆمەڵ دەتوانێت نەفەسی تازە و خوێنی تازە بێنێتە ناو سەرکردایەتیەکەیەوە بۆەوەی و ئەوانەیشی کە ئەزمموی پێشتریان هەیە هەندێکیان دەستبەرداری ئەو پۆستانە بن و کۆزانین هەمیشە ڕەنگە لەو حاڵەتانە کێشە دروست بێت لەناو کۆنگرەکانە. کۆمەڵ دەتوانێت نەفەسی تازە بێنێتە ناو سەرکردایەتی خۆی. ئێمە وەکەوەی کە حیزبێکی ئیسلامین لای ئێمە پلەپۆست چۆنەڵی شاباش نییە، لە هەندێک حیزب و ڕێکخراوی ترە کە پلەپۆستێک وەرەگرێ ئیمتیازاتێکی زۆری ئەدرێتێ، لای ئێمە بەڕاستی پلەپۆست و ئەو مەنسەبانەی کە وەرئەگیرێ کە هەڵی ئەبژێرین ئەرکە نەک ئەوەی کە بڵێ تموع بێ بەڕاستی، ینی ئەو ئەندامانەمان کە ئێستا 71 کاندیدمان هەیە، ئێمە ئەو 71 کاندیدە بەڕاستی چۆن ئەڵێ کابرا قووەتی خۆی ئیشی خۆی ئەخاتە گەڕ بۆ ئەوەی کە خزمەتی خەڵک بکە، لەبەر ئەوە ئێمە ئەرکی زیاتر بەسەرەوەیە، لای ئێمە ئەو چۆنەڵێ ڕکابەرایەتیە نییە بۆ منافەسەیەکی ناشەرعی بەڕاستی، منافەسە لەوەیە کامیان ئەدایەکی جوانتر پێشکەش بە ئەو خەڵکە بکە ئەو 4 ساڵە انشاءالله، لای ئێمە ڕکابەرێکی وا نابینینەوە. هەر کەسێک کە دەرچێت بێتە دامی سەرکردایەتی زیاتر ماندووە بێ کاروباری زیاتر ئەچێستەرشان قوربان لای ئێمە بەڵێ بەو شێوەیە هەچ کەسێک هەڵە بژێرێ بەڕاستی دوو ئەوەنەی ئەو خەڵکانەی تر سێ ئەوەندە بگرە بە مادەی خۆی بە ژیانی خۆی تاقی خۆی سەرفەکە لە خزمەتی خەڵکە. کۆتا پرسیار مامۆستا پێشبینی چیە بە دوای کۆنگرە؟ کۆمەڵی ئیسلامی ئەتوانێت بە پلانی نوێوە بتوانێت دوای کۆنگرە ئیشەکانی بکات؟ ئومێ دەکەم ئاسۆمان ڕوونە، ئێمە پاڵپشت بە وتانەی جەنابی ئەمیرمان بەڕاستی زۆر بەهێزین انشاءالله 4 ساڵی ئایندەمان حیزبی کۆمەڵی ئیسلامی ساڵی خۆشە یا بێ انشاءالله. پەیامت چیە لە کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی؟ پەیام ئەوەیە هەر کەسێک کە هاتۆتە ئەم کۆنگرەوە طبعاً ئەرکێک کەوتۆتە سەرشانی، هیوادارم هەر کەسە و بە وجدانەوە بەو کە دەنگ بەو کەسانەدا بە وجدانەوە دەنگیان پێ بدە، بۆ دەنگیان پێ بدە کە ئیش بکەن، خزمەت بکەن و بۆی کۆمەڵ بەرەو پێشەوە بچێ. زۆر باشە. واقعی هەرێمی کوردستان بە جۆرێک هەمیشە حیزبەکان خۆیان لە کۆنگرە پاراستۆ یاخود کۆنگرەکان ئەندواخستۆ یاخود هەند جار کێشەی دروست کردو، ئەمە کەمتر لە ناو کۆمەڵ دەبینی. پێ دوای کۆمەڵ ئەم جارەی جۆک و جارانی پێشوو بتوانێت کەسانی تازە و خوێنی تازە بێنێتە ناو ئۆرگان و سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسیەکەیەوە؟ وڵای سوپاس بخوا الحەمدوللا کۆمەڵ هەڵنیێ خۆم پێم وایە ینی خەڵکانی کۆمەڵ یان ئەندامەکانی زیاتر کەسانی وەکو بڵێ ئیشکەر و ماندوون
هەوڵەدەن بۆەوەی کەوا ئەو بەرنامەی خی گەورەیە جێبەجێ بکەن و لە هەر ئۆرگانێک بن هەر شوێنێک بن ئەو بەرنامانە جێبەجێ بکەن و ئیش بکەن مادون ڕاستەکەی بێت و کە لیستی کاندیدەکانە بیم ناوی کاندیدەکان ئەبینم یعنی زیاتر ئەوەندەی منیان ناسم الحەمدلله کەسانی شایستن هەم لە ئافرەتان و هەم لە پیاوانش یعنی بەشی خوشکان تا چەند گرنگی بە بەشی خوشکان درا بەڵێ بەشی خوشکان سوپاس بخوا یعنی مەجالەکە بۆمان ڕەخساوە هیچ لەمپەری لە پێشمان نییە وەکو کۆتامان پێدراوە ئەوی خۆمانەیە ڕێژەی خۆمان هەیە وەکو ئەوەشی کە ینی ئافرەتمان لە کۆنگرەکان پێشترە بووە چەند ئافرەتی بەدەنگی خۆیان چوونەتە پێشەوە چونەتە ئەنجومەنەکانی سەرکردایەتی وانە ئەیتر کاتە یعنی هەموو شتێ لە پێشمان کراوە و هەروەکو پیاوانش بەشی پیاوان بڵین لە هەر ئۆرگانە بێ ینی گرنگیمان پێدراوە هەر دەورات بۆیان کرابێت بۆ مەکراوەتەوە بڵێن شتی فێر کاری هەبێ ئەمەش بۆمان کراوە عینەن هەموو شتێ تقریبن بای خۆشی هەر لە هەموو شوێنێک هەموو شتێ وەک نابێ جیاوازی شتۆزەکە بەڵام جیاوازەکە زیاتر یعنی مەقصود نەبووە هەرەوەندە لە توانە هەبووە سوپاس بخۆین انشاءالله جارە باشترش ئەبین و هیوا یعنی پێم وایە کۆنگرەیەکی باشە بێ انشاءالله ئەگەر بمانەوێ باشە بێ انشاءالله و خی گەورە یارمەتی دەرمان بێت چکە ئەگە خی گەورە یارمەتی دەرمان نەبێ ئەو خۆی سەرمان نەخا ڕاستیەکەی هەوڵتوانەکان ئێمە هەمووی پوچە بێ بەڵام ئەگە خی گەورە خۆی پشت و پەنامان بێ انشاءالله ئەبینە ئومێد دوای ئەم کۆنگرێ و هەوڵێکی باشە دێن و باشە بین انشاءالله باشترە بین کامەر وەکو گەنجێکی ئەندامی کۆنگرێک چواری کۆمەڵی ئیسلامی چ پەیامێک تێ لە کۆنگرێ بەڵێ سەرەتا پیرۆزبایی لە تەواوی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی یەکەم کە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بێ بۆ کۆمەڵی ئیسلامی کە کۆنگرەی چوارەم لە کاتێکی زۆر هەستیارە لە ناوچەکە ئەبەستێت و بە گەشتبینێکی زۆرەوە ئێمە وەکو گەنجانی کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەی کۆمەڵ ئەڕوانین و ئومێدێکی زۆرمان هەیە کە کۆمەڵی ئیسلامی بەرنامە و پرۆگرامی تایبەت و گونجاو شایستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوکات لەگەڵ پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بێنێتە ئاراوە و لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا ئێمە بە چڕوپڕی لە هۆڵی کۆنگرە گفتوگۆی بابەتە هەنووکەیەکان و یاخود پێڕەوی ناوخۆ یاخود تەوەرێکی تری گرنگی کۆنگرە ئەوەیە کە دەنگدانە لە بۆ ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی و چاودێری و کەسی یەکەمی حزب کە ئێمە دیارە سەیری لیستی پاڵێوراوانەکەین و کۆمەڵی ئیسلامێکێکە لەو حیزبە یاخۆتوانم بڵێم تاکە حیزبەکە گۆڕانکاری زۆر ئەکا لە کۆنگرەکانی و کۆنگرەیەکی دروستە و ئەم نەتیجەی هەڵبژاردنەکانی ئەم کۆنگرەیەش دەرخەری ئەوە بێت کامەر وەکو زانین حیزبەکانی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی تا کۆنگرە بەسەر ڕەنگە زۆر جار کێشە دروست بە یاخود کۆنگرەکانیان بۆ چەند ساڵێک دواکەوێت بەڵام کۆمەڵ دەبینین ئەم مشکلەی زۆر کەمترە لە هەر کاتێکە بگونجێ ینی لە کاتی خۆیان کۆنگرا بەستێ پێت وایە کۆمەڵە توانێت گەنج و خوێنی تازە بێنێتە ناو سەرکردایەتەکەیەوە بۆی بە نەفەسێکی گەنجانەوە کار بەڵێ دیارەوە جێگەی دڵخۆشیە بۆ کۆمەڵی ئیسلامی کە وەکو دروشمێکی لە هاتووە کۆمەڵی ئیسلامێکێک لەو حیزبانەی کە لەمپەر و سروری کەمە بە تایبەت لە بەردەم گەنجانە هەر کەسێک لە ناو کۆمەڵی ئیسلامیە هەر ئەندامێک کادیرێک کە چالاک بێت بە خێرایی گەشاکە ناو کۆمەڵی ئیسلامی و پلۆ پۆستەکان بە خێرایی وەرەگرێ و لە بەرامبەریشە خوێنی تازە زۆر دێتە ناو سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە لەبەر ئەوەی کە بەشێک لە ئەوانی کە سەرکردایەتین لە کۆمەڵی ئیسلامیە ئەنجومەنی سیاسین خۆیان پاشەکشاکەن چونکە لە ڕاستی و لە بنەڕەتە ئەرک لە ناو کۆمەڵی ئیسلامیە پلە ئەرکێکی قورسە و بە هەموو کەسێک ناکرێت پێشبینی چیە بۆ 4 ساڵی داهاتووی دوای کۆنگرە کۆمەڵ دەتوانێت بە پلانی نوێوەکان بە دڵنیایەوە ئەو بەرنامە و ئەو دەم و چاو ئەو قسانی کە لە ئەندامانی کۆنگرەی بیستین لە ماوەی 4 ڕۆژی لە ماوەی 2 ڕۆژی کۆنگرەدا بە دڵنیایەوە کە کۆمەڵە گۆڕانکاری باش ڕۆداوە کۆمەڵ سنووری کاری خۆی فراوانترەکە وەکو لە وتەکانی سەرۆکی کۆمەڵی ئیسلامی کە وترا سێبەری کۆمەڵ فراوانترە بێ و کۆمەڵ پرۆگرام و بەرنامەکەی دەستکاریەکە بۆی سێبەرێکی فراوانتری هەبێ بۆ هەوڵاتە بەتاکید ئەو کۆنگرە بۆ نوێبوونەوەی حیزبە ئومێد دەکەم ئەم کۆنگرێ بتوانێت وەکو چۆن لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی بۆ تەمایی شانازی خەڵک و جەماوەری کوردستان ئەم کۆنگرێ بتوانێت بەرنامەیەکی وا دابڕێژێ و بە شێوەیەکی وابێ ببێتە جێگەی متمانەی زیاتری خەڵک چون ئەم نەتیجە حیزب بۆ ئەوەیە کە خزمەتی خەڵک کات خزمەتی وڵاتەکەی بکە ئومێد دەکەم ئەو کۆنگرێش کە نخبەی هەموو حیزبەکەیە کۆبووتەوە لێرە بتوانێت کۆمەڵە بڕیاری باش بدەن ئەو بڕیارانە ببنەمایی دڵخۆشی و ئومێدی خەڵک و جەماوەری کوردستان بە شێوەیەکی گشتی کاک حاجۆکو لە کۆنگرەی سێهەمی کۆمەڵی ئیسلامی بینیمان ئەو شتانی کە پلانی بۆ دانرا تا ڕاتێکی باش بەشێکیان لەم
با بڵێن 4 ساڵەی ڕابردوو جێبەجێ کران و بەرەو پێشچوونی باشمان لە کۆمەڵی ئیسلامی بینی. جەناب پێشبینیەکەی بۆ کۆنگرێ ئەم جارە بتوانن ئەو هەنگاوانە زیاتر بکەن کۆمەڵی ئیسلامی گەورەتر بێ وەکو لە قسەکانی جەنابی ئەمیر عباسی کرد کە یان دەیانەوێت کۆمەڵی ئیسلامی سێبەری زیاتر بێ. پێشبینیەکەی کۆمەڵ بتوانێت گەورەتر و فراوانتر بێت. بەتاکید من پێم وایە کۆمەڵ ڕۆژ بە ڕۆژ بەرەو فراوان بوونە و بەتایبەتیش لەم ساڵانەی ئایندەدا کە زیاتر خەڵک ناسیبێتی خاڵک ئومێدی پێ پەیدا کردووە ئومێد دەکەم کە بتوانێت زۆر بەرەو پێش بڕوە و دڵنیاشم کە ئینشاڵڵا بەرەو پێش دەڕوات و ئەو جێگەی ئومێدی خەڵکیش دەبێت. کاک حاجی هەمیشە کۆنگرە بەستن لە ناو حیزبەکانی هەرێمی کوردستانە زۆر جار کێشەی دروست کردووە یاخود کۆنگرەکە نەبەسراوە بۆ چەند ساڵێ دواخراوە بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەم کێشەی زۆر بەکەمی هەبووە. پێشبینیەکەی کۆمەڵ بتوانێت گەنجان و خوێنی تازە بێنێتە ناو ئەنجومەنی سیاسی سەرکردایەتی ئۆرگانەکانی؟ بەڵێ بەتاکید لە کۆنگرەکانی ڕابردوو و لەو کۆنگرێش بەردەوام کۆمەڵی ئیسلامی خۆی گەنج کردێتەوە بەوەی کە ئەوانەی کە ماوەیەک بوون لە ناو سەرکردایەتی و مەکتەب سیاسی بە ڕەغبەتی خۆیان چەند ساڵێکی وازیان هێناوە ینی بۆ معنایە کە ینی ئەو پۆستیان بەجێ هێشتووە هەر بەردەوام بوون لە ناو کۆمەڵی ئیسلامی و پشتیوان بوون لە ئێستاشدا کۆمەڵک لەو بەڕێزانەی کە ئەندامی سەرکردایەتی و مەکتەب سیاسی بوون خۆیان کاندید نەکردێتەوە بۆ ئەوەی کە شوێنی گەنجی تازە بکاتەوە بۆی خەڵکی تر بێتە پێشەوە ئەوانش خۆیان تاقیکەنەوە و بتوانن ئەو حزب بەرەو پێشتر بەرن بۆیە ئەوەش جێ ئومێدە و جۆرێک لە گەنجبوونەوەی کۆمەڵی ئیسلامیەوە. جەنابەت خۆت کاندید کردەوە بۆ ئەم جارە بۆ سەرکردایەتی؟ من نەخێر ئەو جارە خۆم کاندید نەکردووە قەتەن 4 کۆنگرە لە کۆمەڵی ئیسلامی و پێشتریش لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی 5 کۆنگرە بەشداریم کردووە لە 5یان دەنگی پێویستم هێناوە بەڵام لەو جارەیان پێم باش بوو کە شوێنی خۆم بەجێ بێڵم بۆ گەنجێکی تر بتوانێت ئەو شوێنە پڕکاتەوە. بەڵام ناو کۆمەڵ دەمێنەوە؟ بەڵێ بەتاکید ئێمە هەر کۆمەڵین لە هەر شوێنێک ئەرکمان پێ بسپێرێ بە واجبی دەزانین ئەم کار بکەین. ڕاوسەرنجی بەشێک لە ئەندامانی کۆنگرە وەرگرتووە وەکو هەندێک لەو قسانێکی گوێی بیستی بوون بەڵام ئێمە چینە ناوبڕێکەوە گەڕینەوە ڕای بەشێکی تر لە ئەندامانی کۆنگرە وەرەگرت. کۆمەڵی ئیسلامی کوردستانێ لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێت دەمەوێت ڕای بەشێکی تر لە ئەندامانی کۆنگرەی 4 کۆمەڵی ئیسلامیتان بۆ وەرگرم ئێوە لەگەڵمان نابن ئێمەوان دوێن. کاک حاجی قاسم جەنابەت وەکو ئەندامێکی کۆنگرە پەیام چیە لە کۆنگرەی 4 کۆمەڵی ئیسلامی؟ بسم الله الرحمن الرحیم. وڵا سەرەتا پیرۆزبایی خۆم ئاراستەی گەلی کورد بەعام و بە تایبەتیش کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی کۆمەڵی ئیسلامیەکەین و هیواخوازم ئەم کۆنگرێ بێتە وەرچەرخانێکی گەورە لە بەروی خەڵکێکی زۆر جگە لە ئەندامانی کۆمەڵ و جگە لە کۆمەڵی ئیسلامی خەڵکێکی زۆر چاوەڕوانی کۆمەڵی ئیسلامیە وەرچەرخانێکی گەورە بێت هەنگاوێکی گەورە بێت بەرەو کرانوویەکی باش و لە بەروی خەڵکێکی زۆر دووبارە و سێبارێکەمە چاوەڕێی کۆمەڵی ئیسلامیە ئێمە ئومێدەوە ئینشاڵڵا گۆڕانکاری باش و دروست بکەین. وەکو بینیمان لە کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی ئەو پلانەی کە دانرابوو تا ڕادێکی باش کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردووە هێنایە پێشەوە متمانێکی زیاتری لای خەڵک دروست کرد. پێشبینیەکەی بۆ 4 ساڵی داهاتووی دوای کۆنگرەی 4 بە هەمان شێوە کۆمەڵی ئیسلامی فراوانتر بێ خەڵک زیاتر لە چواردەوری خۆی کۆکاتەوە. بە پشتیوانی خۆی پەروەردگار دیارە کۆنگرە بۆ نوێبوونەوەیە بۆ بەخۆداچوونەوەیە هەم بەخۆداچوونەوەی ئەوەی پێشوو کە نەکراوە بۆ نەکراوە هەم لە داهاتووە چی بکرێت. خۆشبەختانە کۆمەڵی ئیسلامی نە لەوە ترساوە کە بە خۆی رابچێتەوە نە لەوە ترساوە کە نوێگەری بکات داهێنان بکە. ئێمە لەو پەڕی هێزێکی چەکداریەوە هاتووینەوە بۆ پەڕی هێزێکی مەدەنی کامانە زۆر ساناتر و ئاسانترە ئێمە بتوانین هەنگاوی چاکتر و دروستتر و گۆڕانکاری باشتر و ڕیشەی تر بکەین. کاک حاجی کۆتا پرسیارم هەمیشە واقعی هەرێمی کوردستان وە بۆ حیزبە سیاسیەکان لە کاتی بەستنی کۆنگرەیە یان نەیانتوانی و کۆنگرەکان دواخستووە یان کێشە دروست بوو بە تایبەتی هەندێک کەس کە دەرنەچۆ لە کۆنگرە کێشە دروست بوو بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەم کێشەی زۆر کەمترە. پێشبینیەکەی کۆمەڵ بتوانێت نەفەسی تازە و گەنجی تازە بێنێتە ناو سەرکردایەتی و ئەنجومەنی سازی و ئۆرگانەکانی خۆیەوە. خۆی ئەوەی کە کێشە دروست دەکات ململانیە حب و خۆشەویستیە بۆ مەنسەب بەڵام لای ئێمەی موسڵمان
منسەب و بەرپرسیارەتی ئەرکە لێ ڕاکردنە مەگەر ئەوەی کە کابرا خۆی بە تاوانبار بزانێت لێ ڕانەکات یعنی ئەجنا ئێمە بەعام وەکو مسلمان لە بەرپرسیارەتی ڕاکەین و ئەگەڕێتەوە بۆی کە خەڵکێک کوتلێ دروستکار لێرە و لەوێ بۆی ئیشی بۆ کا بۆی دەرچێتەوە و منسەبێک و پێگەیەک و معاشێکی بێت خۆشبەختانە ئەمانە لای ئێمە نییە ئەوە ئەگەر هەش بێ سوپاس بخوای گەورە لە هەموو ئەو پێگانەی چ لە حیزبی حکومیە کە هەمان بووە سوپاس بخوای گەورە خەڵکەکەمان بەعام سەرکەوتووە و سەرکەوتنی بەدەستێناوە جێگەی تموحی زیاتری خەڵکین نەک خەڵکی مسلمان خەڵکی کوردستان بگشتی پیرۆزبای لە کۆمەڵی ئیسلامی هەموو ئەندامان دەکەم بەهۆی بەستنی کۆنگرەی چوارەمی خۆی و من پێم وایە ئەم کۆنگرەیە ئەرکێکی زۆر گرنگی لە پێشە وەکو لە وتارەکەی بەڕێزمان سعری باپیریش داهات ئەوەیە کە جەماوەرێکی زۆر لە کوردستان هیوا و ئومێدێکی بنیات ناوە لەسەر کۆمەڵی ئیسلامی بەڵام کۆمەڵی ئیسلامی پێویستە باوەشەکەی خۆی فراوانتر بکە و جێگای زۆربەی جەماوەری کوردستانی تێدا بێتەوە کە کۆ دەبێت لە دەوری دوو ئامانزی سەرەکی یەکێکیان چەسپاندنی دادپەروەریە یەکێکیان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەلە سەرەتاوە هەڵگری ئەم بەیداخە بووینە پێویستە لەم قۆناغەدا هەموو ئەوانێک کە هاو ئامانزن لەگەڵمان بۆ دادپەروەری و بۆ ساکسازی بتوانین لەناو کۆمەڵی ئیسلامی جیان بکەینەوە بۆیە ئەم ئەرکە ڕوو لە ئەندامانی کۆمەڵ دەکا کە ئەمڕۆ بە شێوەیەکی نەرم مامەلە لەگە بڕیارەکان بکەن و دەستیان کراوە بێ و عقلیان گەورە بێ و دڵیان فراوان بێ ڕێنمایەکانی مامۆستا سعدی باپیر بکەنە نەخشە ڕێگا بۆ قۆناغی داهات و بێگومان سەرکەوتی باک بدەزین زانە و کۆزانین واقعی هەرێمی کوردستان وایە حیزبە سیاسیەکان کاتێک کۆنگریان نزیکە بێتەوە زۆر جار کێشە دروستە بێت زۆر جارە و کەسانی کە لە ناو حیزبە پۆست و پلەیەکی باڵایان هەیە ئەگەر دەرنەچنەوە کێشە دروستەکەن یاخود کۆنگرە دواخرێ بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەم کێشەیە زۆر کەمترە یاخود هەر نەیبووە پێشبینیەکەی کۆمەڵ بتوانێت لەم کۆنگرەیش وەکوانەی پێشوو کەسی تازە و نەفەسی تازە و بەتایبەتی گەنجان بێنێتە ناو ئۆرگانەکان و ناو سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسیەکەیەوە خاڵی بەهێزی کۆمەڵی ئیسلامی لەوەیدایە کە دەرفەتێکی باشی داوە بە گفتوگۆ و ڕای جیاواز لە نێو خۆیدا بۆیە ئێستا بەیەکگرتووی دێت بۆ ناو کۆنگرا و من چاوەڕوان دەکەم کە لە کۆنگرەش دەرەچێت ئەگەر ئەنجامەکان بەدلی هەندێکیش نەبێت بەڵام هەر بەیەکگرتووی و بەهێزەوە دەچێتە دەرێ و بێگومان لە هەموو کۆنگرەیەک ڕێژەیەک لە ئەندامانی سەرکرداتی کە خۆیان کاندید ناکەنەوە شوێنەکانیان پڕەکرێتەوە بە ژمارێک لە ئەندامی سەرکرداتی کە پێشتر ئەو پۆستیان نەبینیوە و بە شێوەیەکی گشتی سەرکردایەتەکانی کۆمەڵی ئیسلامی گەنجن و ئەوانی کە دێنە پێشش پێم وایە چینێکی گەنج لە ڕێگایە کە ئەوان باشتر لە خواستەکانی ئەم قۆناغە تێدەگەن بە هاوکاری خیبرەی ئەوانی پێشخۆیان دەتوان شتێکی باشتر تەقدیم بکەن. زانە کۆتا پرسیارم لە کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێ بڕیار و پلانیاندا کە وای کە کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوو فراوانتر بێ خەڵک زیاتر ڕووی تێ بکەن. پێ دوایە ئەم کۆنگرێش ئەبێتە هۆی ئەوەی کە کۆمەڵ لە 4 ساڵی داهاتووە بتوانێت خەڵکی زیاتر وەکو لە قسەکانی مامۆستا عەلی باپیر باسی کرد دەمانوێت سێبەری کۆمەڵ فراوانتر بێ بتوانێت لەم 4 ساڵی داهاتووە وا بکات فراوانتر و گەورەتر. ئەم نەخشە ڕێگای مامۆستا عەلی باپیر ڕاگەیان کە دەیەوێت سێبەری گەورەتر بێ پێویستی بە میکانیزم هەیە. ئەگەر کۆنگرە ئەمڕۆ میکانیزمەکان دەستی شان بکات ئەویش ئەم لەمپەرانەی کە بووینە هۆی ئەوەی کۆمەڵی ئیسلامی نەتوانێت گەشە بکات زیاتر ئەو لەمپەرانە لا بدرێن من چاڕوانی ئەوە دەکەم کۆمەڵی ئیسلامی تەکانێکی باش بەخۆیوادا لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ دەنگێکی بیستراوە لە ڕووبەڕبوونەوەی ستەم و بێدادی لە کوردستان. خاتون سڵاو سڵاو لێوەش بەخێر بێن وەکو خوشکێک و ئەندامی کۆنگرە پەیام چێ لە کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی وەکو ئەندامێکی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم ئەندامانی کۆنگرە دەکەم هیوادەخوازم داوا لەخوای گەورە دەکەم کە کۆنگرەیەکی سەرکەوتوو بە شێوەیەکی تەندروست و سەرکەوتوو بەڕێوە بچێ. وەکو خاتونێک پێت وایە کۆمەڵ تا چەند گرنگی بە بەشی خوشکان داوە و لەم کۆنگرەیشە کۆمەڵ دەتوانێت چی بۆ خوشکان بکات؟ وەکو هەمیشە کۆمەڵی ئیسلامی گرنگێکی زۆری بە خوشکان داوە لایەنی خوشکانی تایبەتە و هەروەها لە ئەو وەکو کۆنگرەی سێمیش کۆنگرەی چوارەمیش بە هەمان شێوە گرنگێکی تایبەتی بە خوشکان داوە و لایەنی خوشکانی بە ڕێژەیەکی بەرچاو لە کۆنگرەدا دەبیندرێ و هەروەها لە پۆست و کاندیدەکانیشمان بەشی خوشکانمان هەیە و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازن. کاندیدەکان کە بینی وتە چەند خوشکی کرد؟ بە نزیکەی تقریبا 4 بۆ 5 خوشکی تێدایە کاندید کردو. زۆر باشە کۆتا پرسیارم
لەم کۆنگرەیە کۆمەڵ توانێت کەسانی نوێ و خوێنی تازە بێنێتە ناو ئۆرگان و سەرکردایەت و ئەنجومەنی سیاسەکەیەوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە کۆمەڵی ئیسلامی هەمیشە دەرگای واڵا بووە بۆ گەنجانوان ئەو گەنجانە خوێنگەرمانە دەرگای واڵا بووە ینی لە ناو کۆمەڵدا شتێک نییە بۆی کە تەمەن و سیاست و ئەو شتانە پەیڕۆ بکرێ هەمیشە دەرگای واڵایە بۆ گەنجان لە هەمان کۆنگرانی ساڵانی ڕابردوودا ئەزمونمان هەیەکە گەنجان بەرەو پێشەوە ڕۆیشتون لە ناو کۆمەڵی ئیسلامیدا هەروەها پلەپۆستیان پێدراوە پشتیوانیشیان زۆر کراوە هیوادارم هەمیشە هەر سەرکەوتو بن بەو ڕێڕەوە بەردێن. مامەسا وەکو ئەندامێکی کۆنگرە و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پامت چیە لە کۆنگرەی چوارەم؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان من لە کۆنگرەی چوارەمە پێیان بۆ سەرجەم ئەندامانی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە هەمومان پێکەوە بتوانین هەوڵی چاکسازی و گۆڕانکاری بدەین و بتوانین کۆمەڵی ئیسلامی و بنکەی جەماوەری کۆمەڵی ئیسلامی فراوانتر بکەین و کۆمەڵی ئیسلامی وەک هەمیشە لە سەنگەری جەماوەر و خەڵکی کوردستانە بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ دژایەتیکردنی هەر جۆرە قۆڕەخکاریەک کە لە هەرێمی کوردستانە. مامەسا لە ناو کۆمەڵە تا چەند گرنگی بە بەشی خوشکانە درێ ئەو بە تایبەتریش ئێستا کۆنگرەیە تا چەند خوشکان لەو پێگیان پارێزراوە و گرنگی پێدراوە. دیارە ئێمە بە پێی پێڕەوی ناوخۆ لە سەدا 25 ئەندامانی کۆنگرە و کۆنفرانسەکان خوشکانن و لەم کۆنگرێشە لە سەدا 25 تەسپید بووە و خوشکامان لە سەدا 25 ئەندامی کۆنگرن واتە نزیکەی 250 ئەندام خوشک ئەندامی کۆنگرەیە و لە ڕووی کاری و پرۆژەی خوشکانیشەوە کۆمەڵی ئیسلامی بەپێی تەنانەت ئەو توێژینەوانەی کە کراوە لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی لە ڕیزی پێشەوەی ئەو حیزبانەیە کە گرنگی بە بەشداری ئافرەتان لە کایی سیاسی و کە لە کایی حیزبی داوە و بواری بۆ کردوونەتەوە و ئەمڕۆژ لە پەیامەکەی جەنابی سەرۆکی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان جەنابی مامۆستا حەبیب باپیر هەر ئاماژەی بەوە کرد کە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێویستە مەیدان و هەری زیاتر بۆ ئافرەتان بڕەخسێنێ بۆ ئەوەی ئەمڕۆ بتوانن بەشدارێکی کارا بن لە سەرجەم ئەو کایە سیاسانی کە لە هەرێمەکەدا هەیەەوە لە سەرجەم ئەو گۆڕانکاریانی کە پێویستە بکرێت لە کۆنگرەیە. پرسیارم هەمیشە واقعی هەرێمی کوردستان بە جۆرێک بۆ لایەنە سیاسەکان کە کۆنگریان نزیک بووتەوە یان دوایان خستۆیان کێشە دروست بووە بەڵام کۆمەڵ ئەمە کەمتر لە کۆمەڵا بینرێ پێ دوایە بۆم کۆنگرێش کۆمەڵ بتوانێت خوێنی تازە و گەنجی تازە و کەسی تازە بخاتە ئۆرگان و سەرکردایەتی ئەنجومەنە سیاسیەکەیەوە. ئەوەی کە ئێمە ئەیبینین لە قائیمەی پاڵێوراوانی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشتر کە هەبووە بۆ ئەنجومەنە هەڵبژێراوەکان بۆ پەرلەمانی کوردستان و بۆ ئەنجومەنەکان ئەنجومەنی پارێزگاکان کۆمەڵ دەرفەتی کراوە بووە دەرفەتی ڕەخساندووە بۆ گەنجان وەکە بینی ئێستا لە ئەندامانی پەرلەمانی کوردستان چەندانەیەکیان تەنانەت خوشکێکمان کە زۆر گەنجترین ئەندامی پەرلەمانە کە هیچ سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە و حتا برایشمان هەیە کە زۆر گەنجە و ئەندامی پەرلەمانی کوردستانە و لە کاتی خۆپاڵاوتریشا بۆ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەرفەت کراوە بۆ گەنجان ئەگەر سێری قائیمەی کاندیدان و پاڵێراوان بکەیت دەتوانین بڵێم ژمارەیەکی زۆری گەنجە چ لە خوشکان و چ لە برایان کە ئەمە جێگەی دڵخۆشی و تموحا چونکە گەنجان ڕۆڕەوەی گۆڕانکارین و ڕۆڕەوەی گەشەکردن و ڕۆڕەوەی بەرەو پێشچوونن انشاءالله. ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی بەشێک لە ئەندامانی کۆنگرە بوو کە ئاواتەخواز بوون کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیش ببێتە هۆی فراوانتربوونی کۆمەڵی ئیسلامی و متمانەی زیاتری هاوڵاتیان بەدەست بێن. ئێمە ئاواتەخوازین کۆمەڵی ئیسلامی زیاتر بەرەو پێش بچێ ئومێدی زیاتری هاوڵاتیان کە پێیانە بتوانن لە جێگەی ئومێدە بن کۆمەڵ فراوانتر بێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بتوانن متمانی خۆیان بە کۆمەڵ بدەن. پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر دەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم. خواتان لەگەڵ.